هەرچەندە سەرۆکایەتی هەرێم وادەی هەڵبژاردننی دیاری کردووە، بەڵام هێشتا بربەستەکانی بەردەم هەڵبژاردن هەرماون. کۆمەڵی دادگەری دەڵێت هێشتا بابەتی کۆتاکان و هەمواری یاساکە و جۆری سیستەمی هەڵبژاردن قسەی کۆتایی لەسەر نەکراوە و گرفتن لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن. ئەوەی کە بربەستە لە بەردەم ئەم بەروارەی سەرۆکی هەرێم دیاری کردو بریتە لەوەی کە ئێستا گەورەتری بربەست ئێمە پێمان وایە پێویستە هەڵبژاردن بە بەلای کەمی بە سیستەمی نیمچەکراوە بکرێ، بەڵام ئەوەی کە هەیە لایەنەکان پێیانەوە بیکەنە لە نیمچە داخراو کە نیوەی بە تەسەسولی دەنگ بێ، نیوەی بە تەسەسولی قایمی بێ، بەڵام ئێمە وەکو کۆمەڵ لەگەڵ سیستەمی نیمچەکراوین و پێمان وایە ئەمە باشترە بۆ ئێستای هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا. هەروە ئەمانەوێ دەنگدانی تایبەت لە ڕۆژی کە 2 ڕۆژ پێش هەڵبژاردنە نەمێنێ کە ئەمەیش بربەستێکە لە بەردەم هەڵبژاردن، چونکە دەنگدانی تایبەت یەکێکە لەو وێزگانی زۆرترین تەزویری تیا کرێەوە، دەنگی دەنگدەری تیا کپەکرێتەوە، ماف و ئازادی لێ وەرەگیرێتەوە. زایدەنەوە پێکاتەکانیش بە جددی کاری لەسەر بکرێ، تۆماری تایبەت بە خۆیان بۆ دابنرێەوە، تەنیا خۆیان دەنگ بدەن بە خۆیان. بزوتنەوەی گۆڕان دەڵێت لەگەڵ ئەو وادەیەدان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن، بەڵام گرفتی دیکە ماوە بۆ یەکلایکردنەوەی بەردەم پرۆسەکە. هەرچەندە تا ئەندازەیەک یەک بۆچوونی دروست بووە و سازان هەیە لەسەر پرسەکان، بەڵام تا ئێستا حیزب دەسەڵاتدارەکان بە تەواوی کێشەکانی نێوانیان یەکلایی نەبووتەوە. ئێمە لە ڕابردوو ئەوەی کە لەمپەر بووە، ئەوەی کە گرفت بووە بەدەر لە هەمواری یاساکە، کۆمەڵە کێشەی کەڵەکە بووە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتدار با بڵێن لە بین یەکێتی و پارتی. ئەوەی کە تا ئێستاش لە ئەرزی واقعی بینین ئەوەیە کە تا ئێستا ئەو کێشانە چارەسەر نەبووە، لێک نزیکبوونەوەی لایەنەکان وەکو پێویست نییە کە ئەمانە ئەتوانم بڵێم زەمینە سازی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن پێویستی بە ئامادەیی زیاتر، ئامادەسازی زیاترە، پێویستی بۆ لایەنەکان واز لە بەرزەوەندی تەسکی حیزباتی خۆیان بێنن، بە دیدێکی نیشتیمانیانەوە لەم پرسە بڕوانن. یەکگرتووی ئیسلامیش دەڵێت ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و کۆمیسیۆن کارا بکرێتەوە، ئەوان ئامادەییان هەیە و هیچ بربەستێکی دیکە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردندا نابینن. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ درێژکردنەوەی وادەی پەرلەمانە نەبووین و فراکسیۆنەکەمان لە پەرلەمان دەستی کێشاوەتەوە، دەبوو یەکی دەی ساڵی پێشووتر بکرێ. ئێستاش کە وادەی هەڵبژاردن دیاریکراوە، دوو بەربەسی سەرەکی لە بەدەستایە. یەکێکیان کاراکردنەوەی کۆمیسیۆنە کە کۆمیسیۆنەکە ماوەی بەسەرچووە دەبێت کارا بکرێتەوە کە کارێکی گرنگە بێت، دەبێت پەرلەمان لە فترێکی نزیکەوە بکات. یان دوو هەم ڕێگر ئەوەیە کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە. ئەو شەر لە ژێر دەسەڵاتی پەرلەمانەیە، ئایا پەرلەمانی کوردستانی کە یاساکە بگۆڕێت کە زۆربەی زۆری لایەنە سیاسیەکان، دەستگاکانی لایەنە سیاسیەکان لەسەر ئەوە ڕێکەوتوین کە هەرێمی کوردستان لە یەک بازنەوە بکرێتە 4 بازنەوە، داتاکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بێت بەو داتانە هەڵبژاردن هەرێمی کوردستانە بکرێت. ڕۆژی 26 ئەم مانگا سەرۆکی هەرێمی کوردستان بە فەرمانێکی هەرێمی ڕۆژی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی دیاری کرد کە 18/11/2023 ئەمە لە کاتێکدا ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی و کارانەبوونی کۆمیسیۆنی هەڵبژاردن وای کردووە هیچ دڵنیاییەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەو بەروارەشدا نەبیندرێت. ڕامیا ڕەسمان، کەناڵی پەیام، سلێمانی.